بەڵێ بەرەزان لەم دۆخە ئێستا عێراقتیا تێپەڕەبێ سەرنجتان بۆ خاڵێکی زۆر گرنگ ڕاکێشم ئەویش لەوتەی نزیکەی 100 ساڵە کە ئەم عێراقی ئێستا هەیە لە یەک خاڵە هەموو دەسەڵاتدارانە عێراق هاوبەشن ئەویش دژایەتیکردنی مافەکانی خەڵکی کوردستان قبول نەکردنی پێکهاتەی کوردستان خەڵکی کوردستان و پێکهاتەیەکی سەرەکی لە عێراق بێگومان هەر کاتێکیش بوویان ڕەخسا بێ بەربوونەتە وێزەی خەڵکی کوردستان بە ئاگر و ئاسن بۆ نمونە ئەگەر ئێمە لە مێژووی نزیکەوە سیرکەین لە 88 سەدەی ڕابردوو ئەوە کاتەی شەڕی درێژخایانی عێراق لەگەل ئێران تەواو بوو دواتر سەربازەکانی عێراقێکی شێکیان نەما هاتن بەربوونە خەڵکی کوردستان ئەمفالی خەڵکی کوردستانیان کرد کیمیابارانی خەڵکی کوردستانیان کرد ژێرخانی لە هەموو ئاراستەکانی کوردستانیان تەخت کرد لە ئێستاشدا کە شەڕی داعش بەرەوتەوە بوون دەچێت لە عێراقا حەشدی شەعبی کە پێکهاتەیەکی میلیشیاییە زیاتر لە 100,000 کەسە بەڵام ئەوانەی شەڕەکەن باسەوە دەکرێت کە 25 بۆ 30,000 کەسە پێکهاتەیەکە بێگومان ئەم پێکهاتە میلیشیایە هیچ دسپلینێکی سەربازیانە لەسەر هیچ بنەمایەکی سەربازی پەروەردە نەکراون ڕەچاوی هیچ یاسا و ڕێسایەکی مافی مرۆڤ ناکەن لە کاتی جەنگە ئەمانەش کە لە حەویجەتەوە بوون بێگومان بەری چەکیان داوەتە خەڵکی کوردستان ئەوەی لە ئێستا لە عێراق ئەگوزارێت کە خەڵکی کوردستان مۆمارەسەی مافێکی شەرعی دامپێدرانە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە هەموو معاهداتی نێودەوڵەتی لە جارنامەی مافەکانی مرۆڤی جیهانیدا ئەویش مۆمارەسەی مافێکی دیموکراسی بەسیطی خۆیان کردووە دەنگ ئەوە دەنگ لەسەر ئەوەی کە چیان ئەوێ هاتوون بەردەوام لە بەغداوە بێگومان ئێوەش متابعەکەن ڕۆژانە عقوبەی جەماعی خەڵکی کوردستان دەدەن سزای بە کۆمەڵی خەڵکی کوردستان دەدەن هەوڵە دەن هەموو دەرگاکان لە خەڵکی کوردستانە بگرن ئەسمان و عەرد لە خەڵکی کوردستانە بگرن ئەم سیاسەتی ئێستای عێراقی دوای 2003 کە پراکتیزە دەکرێت بە پێی چاودێرەکان عەقلیەتی سیاسی لە بەغدا لە وتەی عێراقیە نەگۆڕاوە و پێشبینی ناکرێت بشگۆڕێ لەم زۆرفێکی ئێستا تێدا هەیە بێگومان عێراق تێدا تێپەڕەبێ ئێمە هەوڵە دێن لەگەڵ میوانەکانمان بە شێوەیەکی فراوان باسی ئەو هەڵویستەی ئێستای حکوومەتی عەبادی لە دژی خەڵکی کوردستان باز بکەن بە شێوەیەکی فراوان ئەویش بەڕێزان دکتۆر مەدحەت سلێمان ڕاوێژکاری پارلەمان و چاودێری سیاسی هەروەها دکتۆر ئۆمەر نوورەدینی مامۆستای زانکۆ شیکەرەوەی سیاسی عەبدوڕەحمان دەروێش ئەویش مامۆستای زانکۆ شیکەرەوەی سیاسین بێگومان بەڕێزان ئەمانە بە تایبەتی دکتۆر ئۆمەر نوورەدینی کە پێشتر پەرلەمانتاریش بووە لە پەرلەمانی کوردستان ئەوانی دیکەش چاودێری سیاسین چاودێری وردی سیاسین بە تایبەتی ئەو سیاسەتی ئێستا لە ناوچەکە تێپەڕەبێ هەوڵە دەین باسی ڕەوشی ئێستا بکەین بەڵێ دکتۆر مەدحەت ئێمە لە تۆ دەست پێکەین ڕۆژانە گوێمان لێبێ بوو نمونە لە نیو ساعتە لە پەرلەمانی عێراق 18 بڕیار دژی خەڵکی کوردستان دەرکران بەردەوام ئەو بڕیارانە دەرەکرێن بەردەوام عێراق ئەپارێتەوە بۆ وڵاتانی دەوروبەر تەنانەت ئەوانیش عقوبەی خەڵکی کوردستان بدەن ئەمە بە پێی چ ڕاستە و چ یاسایی دەکرێت بە بۆچێنی من لە هەرچەندە ئەو پرسیارە ڕەنگە کاک دکتۆر ئۆمەر نوورەدینی بە حکمەوەی ئەندام پەرلەمان بووە ئەمنیش ڕاوێژکارم لە پەرلەمانی کوردستان تو کە بڕیار دەدەکەی خاستن یاسا دەردەکەی تو دەبێ شتێک تەقدیم بکەی خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ دوای فترەیە خوێندنەوەی دومی بۆ بکرێ بڕیاریش لە ناکاو بە حازری بێتە بەردەستت بەبێ گفتوگۆ یەکسەر بڕیاری لەسەر دەربکەی ئەوە تەنیا فەناتیزمێک لە پشتی ئەو بڕیارانەوەیە کە دەڵێ دەبێ ئەوها بێ ئەنی بڕیارێکی مەرکەزیە پێشتر دراوە بڕیاری ناو پەرلەمان تەنیا بە شەرعیکردنە کە بەخۆی ناشەرعی بدروستەکەی ئەوە یاسانیە باوەڕ ناکەم یاساوی بڕیارە نازانم هەندێک شتەیە ئەسڵەن لە سەلاحیەتی پەرلەمان نیە بڕیاری لەسەر بدێ بۆ نمونە سزادانی ئەندام پەرلەمانەکان ئەو بڕیارە لە شو هات یان لادانی پارێزگاری با بڵین پارێزگاری کەرکووک ئەو بڕیارە لە شو هات تەنیا و تەنیا لەبەر ئەوەی بەرگری لە شارەکەی خۆی دەکات تەنیا و تەنیا لەبەر ئەوەی ئێمە مافێکمان هەیە کە بە خەڵکی خۆمان بڵین چیمان دەوێ بە بەڵێیان بە نەخێر هێشتا خۆ نەبووتە بڕیار وازراویان چووە یانم کە ئێستا کە داهاتم لە ناو سیارە گوێم لە سعد حەدیسی ڕادەگرت لامای بینایی سعد حەدیسی وتەبێژی حکوومەتی بەناو فیدراڵی عێراق دەڵێ ئێمە هەموو دیالۆگێک ڕەت دەکەینەوە لەبەر ئەوەی میلەتی کورد ئیستیفتای کرد کەواتە هەموو دەرگەیەکی لەسەر و داخستووە لەبەرەوەی ئێمە ئیسیفتامان لە کاتێکە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمڕۆ کۆبوونەوەی لووتکەی هەبوو هی پارتی و یەکەتی باسی ئەویان کرد کە ئەوان ئامادەن بۆ گفتوگویەکی بێمەرج و بنیاد نەرانە خۆی بڕیارەکە 5 بڕیارە لە سیانی داوای دیالۆگ دەکات
خاڵی یەکەمیان کە زۆر گرنگە با بڵێن هەماهەنگی و هەڵوێستی حیزبە کوردستانیەکان چوشی ئەوان ئەوەی ئێستا کاری لێسەر دەکەن تەنیا دروستکردنی درزە لە ناو ماڵی کورد چوشی هەر نردنی ئەو نامەیە بە ڕێگای سەرۆک کۆماری عراق بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەوە هەوڵدانە بۆەوەی درز لە ناو ماڵی کورد دروست بێ ئیشاڵە دروست نابێت چونشی ئەو درزە لە ناو پێشمەرگە دروست نەبوو کە بەرگری لە ناموس و کەرامەتی ئێمە دەکەن دەیانەوێت درست بخەنە ناو حیزبە سیاسیەکان بۆیە سیر دەکەی ئێمە لە سێ خاڵ باسی دیالۆگ دەکەین کە زمانێکی با بڵین هاوچەرخە زمانێکە کە بەڵام ئەوانە ئەمەڕەتەکەنەوە ئەمانە ئەمەڕەتەکەنەوە بەردەوامیشن لەسەر دەرکردنی بڕیار لە دژی خەڵکی کوردستان ئەوان نەکو هەمووی بڕیارە دیالۆگ ڕەت دەکەنەوە کە زمانی هەڕەشەیە یعنی ئەوان دەیانەوێ وەکو ڕژێمەکانی پێشوو بێن ئەلێرە پارێزگارێک لە بەغداوە ئەمری بۆ دەرکەن مدیر ئەمرێک عەرەبێک بێ لێرە حکمی ئێمە بکاتن باوەڕ ناکەم هیچ کوردێکەوە قبول بکاتن ئەوە ئەم کاتەوە لەسەر کاتەکانی ڕابردوو وەکو یەکێ ئێستا کورد لەو ئاسادایە محافزێکی عەرەب قبول کە بە زۆر لەسەر خۆی کورد ئەوە قبول ناکە بەس ئەوان ئەویان دەوێت چونشی کێشەکەوەی ئێمە دەڵێن فەرمو چاودێری با بڵین وڵاتان با بێ لەگەڵ ئێمە دانیشتین بە زمانێکی با بڵین ئاشتی خوازانە دیالۆگ بکەین بەسکە ئەو ڕەتت دەکاتەوە دەبێت کورد دەرسێک لەوە وەربگرێ ناوماڵی خۆی بەتینتر بکاتن ئەگەر ئێمە ناوماڵی خۆمان بەتین بکەین درز نەکەوێتە ناوماڵی ئێمە باوەڕ بکە بە هەر سێ وڵاتەکەی دەوروبەری ئێمە ناتوانن زەفەرمان پێ بەڵکەواتە دەمێکە کورتەڵێ یەکگرتن تەنها مەرجی سەرکەوتنە دکتۆر عێراق ئێستا بێگومان لەسەر ئەساسی تەوافقی سیاسی دروست بووە ئەوەی لە پەرلەمانی عێراقا دەگوزارێت زۆرینەی سیاسیە کە عەرەبەکانن بە سونە و شیعەوە هەر شتێک لە دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بێ بە چەند دەقەت تێدەپەڕێنن ئەم سیاسەتە لەوێ چون لێکە دەیتەوە پێویستە لە کوردستانە چون تەعامل لەگەڵ ئەم دیاردە بکرێ بەڵێ زۆر سپاس بۆ ئەو پرسیارانە و ڕوژاندنی ئەم بابەتە گرنگانە خاڵی گرنگ لێرەدایە کە پێویستە تیشکی بخەینە سەر سیاسەتی سزادانی ئابووری دیبلۆماسی ئابڵوقەدانی ئاسمانی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا لەلایەن دەسەڵاتدارانی بەشێک لە شیعی سیاسی عراقەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان ممارەسە دەکرێت تەواو ناکۆکە لەگەڵ شەرعیەتی ناوخۆ کە سەرچاوە لە دەستور و لە یاسا وەردەگرێ هەروەها لەگەڵ شەرعیەتی نێودەوڵەتیش کە ڕەوایەتی لە مەبادیئی عمومی متحیدا هەروەها لە یاسای نێودەوڵەتی وەردەگرێت چونکە بە گوێرەی شەرعیەتی نێودەوڵەتی و شەرعیەتی ناوخۆ دەوڵەت بۆ چییە؟ دەوڵەت وەکو داهێنراوێک یەکەمین شت بۆ بەرجەستەکردنی بوونی گەلوونەتەوەکانە دووەم بۆ گەرانتیکردنی مانەوەی گەلوونەتەوەکانە سێیەم بۆ دابینکردنی ماف و ئازادی و خزمەتگوزاریەکانە بەس ئێستا بە تایبەتیش لە عراقدا لە ماوەی 95 ساڵی ڕابردوودا لە ساتە وەختی لەدایکبوونی دەوڵەتی عراقەوە تا بە ئێستا دەگا دەوڵەتی عراق لە ڕاستیدا دەوڵەتی گەرانتیکردنی مانەوەی گەلی کوردستان نەبووە دەوڵەتی دابینکردنی ماف و ئازادیەکان و خزمەتگوزاری و ئاسایش و سەقامگیری بۆ گەلی کوردستان نەبووە بەڵکو بە پێچەوانەوە دەوڵەتی پێشێلکردنی مافەکان بووە دەوڵەتی تێکدانی سەقامگیری و ئاسایش بووە وەکو خۆشت ئاماژەت پێدا گەیشتە ئەو ڕاددەیەی کە دەوڵەت جینۆساید بەرامبەر بە گەلی خۆی بکە ئەنفالی بکە چیمیابارانی بکە بودجەی ببڕێ دوای 2023 عێراقی پێشوو نەما عێراقێکی تازە دروست کرد کورد بە شوەیەکی ئارازوماندانە چوونە بەغدا حتا بنیەت تەحتی جێیشی عێراق و هەموو ماسەکانی عێراق کورد دروستی کرد هەنی بوو ئەو کەسانێک کە معارەز بوون لەگەڵ کوردیشان کردووە دوستی نزیکی کورد بوون ئێستا بەم شێوە دژاتی کوردەکە لە ڕاستیدا کێشەکە من پێم وایە پەیوەندی بە عەقڵیەتی سیاسی حاکمەوە هەیە لە بەغدا ئەمە هەر لێرە نا تۆ سەیری ئەو جوگرافیا بکە کە ناوی نیشتیمانی عەرەبیە بە ملیۆنەها کەسی غەیری عەرەب لەم جوگرافیایە دەژی بە ملیۆنەها کەس غەیری موسڵمان لەم جوگرافیایەدا دەژی مافیان هەیە و پێویستە بژین
پێویستە کەرامەتیان دابین بکرێ بەڵام تا ئێستاش بۆ تاکە یەک جاریش ئەو دامەزراوەیەی ناوی کۆمکاری وڵاتانی عەرەبیە بۆ یەک جاریش باسی کێشەی فرەمەسەبی فرەنەتەوەی لە نیشتیمانی عەرەبی نەکردووە کە بەهۆی مانەوەی ئەم کێشەیەوە بە پلەی یەکەم ئەوەی زەرەدی کردووە ئومەی عەرەبیە ئەوەی کە زەرەدی کردووە نیشتیمانی عەرەبیە تووشی نەزیفێکی گەورەی بەشەری ئابووری و حتا لاوازبوونی شارستانی بووە بۆیە ئەم عەقڵیەتە سیاسیە کە لە نیشتیمانی عەرەبیدا هەیە و تێڕوانینی بەرامبەر بە ئەوانی تر بە شێوەیەکە کە مافی ژیان و ئازادی و مانەوەیان پێنابەخشێ دەبینین بەم شێوەیە کە نیشتیمانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تووشی کێشەیەک کردووە کە بە بەردەوامی ئەم کێشەیە لەناو جەستەی دەوڵەتی عەرەبیە خۆی ئینتاز دەکاتەوە یەکێک لە هۆکارەکانی شکستی دەوڵەتی نەتەوەی عەرەبی کە ئێستا ئیشکالێتێکی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەکەمیان ئەوەیە کە دەوڵەت بەرهەمی پرۆسەیەکی سروشتیانەی گەشەکردنی کۆمەڵایەتی و ئابووری نەبووە هەروەها دەسەڵاتی سیاسی بەرجەستەکەری ئەم تەعەدودیەتە نەبووە نەبووتە هۆی ئەوەی کە شەراکەتێکی ڕاستەقینە لە دەسەڵاتی سیاسیدا هەبێ دەسەڵاتی سیاسی نەبووتە ئاوێنەیەک بۆ ڕنگدانەوەی خواست و ویست و مافی پێکاتەکانی گەلانی عەرەبی لەوێەوە دەبینین کە بە تایبەتی ئەوەی ناوی لێنرا بەهاری عەرەبی ڕێک لەوێەیە کە دەوڵەت نەتەوەی عەرەب لە بەرامبەر ئەداکردنی واجبەکانی دەوڵەتە بە تایبەتی کێشەی فرەنەتەوەی و فرەمەسەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕەزا شکستی خواردووە بەڵێ دکتۆرە گەرمەلات بگومن ئەوەی تۆڵی لە لوبناان هەیە لە بەحرین هەیە لە یەمەن هەیە لە سووریاش هەیە ئەوە عێراقیش بەم شێوەیە بەڵێ کاک عەبدوڕەحمان ئەو شوێنانەی کە کورد ناوچە کوردستانیانەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە لە دوای 2014 کە هێزی پێشمەرگی کوردستان پاراست ئەگە هێزی پێشمەرگی کوردستان نەبە ڕاوشەکەی کەرکووک لە مووسڵ خراپتر بوو ئێستا حکوومەتی عێراق پێداگیرە لەسەرەوە کورد بە گێرە شێوێن بە ئیستیفزازکردنی یەک پارچەی خاکی عێراق لەوێ تۆمەتبار دەکات هەنی ئەو هەڵویستانی ئێستای حکوومەتی عێراق چون لێکە دەیتەوە لە ڕاستی بۆی هەڵوێستی ئێستای حکوومەتی عێراقی لێک بدینەوە شی بکەینەوە و لی تێبگەین بە جوانی دەبێت تۆزێک بگەڕینەوە بۆ منتالیتی با بڵێین ینی عێراقی بوون عێراق استراتیجێتێکی هەیە لە ناو خۆیدا جێبەجێ دەکا ئەوی چەند تیۆرێکی سەرەکی بۆ دامەزراندووە سەرجەم حکوومەتەکانی عێراق هەر لە سەرەتای دامەزراندنی شانشینی عێراقەوە تاوەکو ئێستا لەسەری ڕێ دەکەن و پەیڕەوی دەکەن و هەر ئەوەشە کەلتوری ممارەسەی سیاسیانە و بەردەوامیش دەبێت لەسەری ئەم منتالەتی ئەوانە ئەم عەقلیەتەی ئەوانە بریتیە لەوەی کە دەبێ کوردستان وەکو وڵات پارچە بکەن تووشی لە یەکترازاندی دنیەکی جوگرافی و کۆمەڵایەتی و ئیکۆنۆمی لەگەڵ ژیاری بکەن ئەم سیاسەتە بۆی جێبەجێ بکەین دەبینین لە سەردەمی شاهنشایەتیوە حکوومەتی عێراق دەستی کردووە بە چەندین سیاساتی بەڵام ببرە کاک عەبدوڕەحمان لە سەردەمی ڕژیمی پێشوو لە کەرگۆی سیاسەتی تاریب تەبعیز تەهجیر تەرحیل هەموو سیاسەتی گۆڕینی دیموگرافیان بەکارهێنا خەڵکیان ئەنفال کرد زۆرترین دەڕندەی بەرامبەر خەڵکی کوردستان بەکارهێنا خەڵکی کوردستان هەرما لەسەر پێخۆی و گەشەش کردانی ئەوانە خۆیان نەزانن هەر سیاسەتێکی وا بەکار و لە عێراقیشە لە هەموو سەرۆکیەکانی عێراقیش سەرۆکێکی نەمردووە ئەن ئینقیلابی لەسەر کراوە ئەن کوژراوە ئەن لە تەیارە فرێدەوە بێجگە لە مامجە لە سەرکوماری کە کورد و سەرکوماری پێشووی عێراق هەنی بوو ئەوانە دەست لە یەکتر وەرناگرن من بۆیە وتم دەبێت لەوە تێبگەین ئەوان هەموو جارێک کە سیاسەتەکانیان جێبەجێ دەکەن دژی کوردستان و ملەتی کورد هەر دەمێنێ و هەر خۆڕاگر دەبێ کاتی پێداچوونەوە دەکەن ئەوان ناڵێن ئەم سیاسەیە هەڵەیە بەڵکو دەڵێ ئێمە کەم تەرخەمیمان کردە جێبەجێکرد ئەوان هاتن کوردستان ناوچە گرنگەکانی کوردستان بەتابەت ئەو ناوچانە کە پێدەوتێ بانە و دەشتن کە لە سەرەتاکانی شاخ پێکدێن نزیکەی 69,000 کیلومەتری دووجایە بە درێژی 1200 کیلومەترە و لە کەرتی پریتیە لە سێ کەرتی نەینەوە کەرتی کەرکووک کەرتی گەرمەسێر
لە کەرتی کەرکک زۆرترین پانتایی هەیە یعنی با بڵێن پانی هەیە کە ئەوش دەکاتە 80 بۆ 100 کیلومتر لەگەڵ درێژیەکەی تقریبان دەکاتە 300 کیلومتر ئەمە پێدەوترێ با بڵێن کەرتی سەرەکی ئەو ناوچەیە کە ئەتوانێ هەموو ناوچەکانی کوردستان پێکەوە گرێ بداتەوە حکومەتەکانی عێراق یەک لە دوای یەک هەموو سیاساتێکە لەم ناوچانە جێبەجێکرد هەر لە ئەنفال و تعریب و تەبعیس و هەتا دوایی هەموو ملەتی کورد ئەم سیاساتانە دەزانن حکومەتی تازەی عێراق هەستا چی کرد هەستا هەموو ئەو سیاساتانەی کە پێشووی خۆی جێبەجێ کردووە هەستا هەوڵێکی زۆری دەبووی بیپارێزێ ڕێگا نەدا ئەو سیاساتانە هەڵوەشێتەوە بۆیە هەستان چیان کرد ڕێگایان نەدا مادەی دەستوری 140 جێبەجێ بکرێت هەموو ئاواتی ئەوان وەکو ئاواتی سەدام حوسێنی پێشووە ئەویش کورد لە ناو هێڵی پێی دەوتێت گرین بێلت واتە هێڵی سەوز ئەو هێڵەیە کە لە ساڵی 1974 بۆ کوردانرا کە بریتێت لەم سێ مەحافزەیە هەموو سیاساتی ئەوان بریتێت لەوەی کورد لە ناو ئەم سێ مەحافزەیە قەتیس بدەن بۆ چونکە ئەوان پێیان وایە ئەو دیزاینە ئیداری و جیۆپۆلیتیکی کە دایاناوە بۆ کورد ئەم سێ مەحافزەیە ناتوانێت بە یەک دەنگی و بە کۆدەنگی بژی چونکە بەشێکی زۆر لە ملەتی کورد و نەتەوەکانی ترکە لەگەڵ کوردستان دەژین ئەوانە بەشێکی زۆریان لەو ناوچانە دەژین کە ئێستا پێدەوتێت ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆیە دەبینین ئێستا کە دوای ئەوەی کە داعش ڕووخا و جەنگ ڕووخا ئێستا هەمان ئەو سیاستانە دووبارە دەکەنەوە دێن دەیانەوێ فشارێکی زۆر دروست بکەن تاکو ئەو ناوچانە لە دەستی کوردستان بسێنەوە تاکو کوردستان پاڵ بە کوردستان بنێن بگەڕێتەوە بەڵێ کاکە دڕامە سەرجت گەیشتکاتە دکتۆر مەحەت ئێمە توانین ئەو گۆڕانکاریانەی کە ڕوادەن بە گۆڕانکاری دراماتیکی بەناو بکەین بێگومان بە تایبەتی ئەو ناوچانەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان کە سەرنجی بەغدا لەسەر ئەوەیە دەبێت جارێکی دیکە کورد بە سنووری جاران خەتی سەوز بگەڕێنەوە لە کاتێکە ئێستا کورد لە قیمەی هێزی خۆیدایە هێزی پێشمەرگێ بەدایان هزار هێزی پێشمەرگی کوردستان هەیە هێزێکی توکمەی لە ناوبردننی داعشە لە هاوپەیمانەی نێودەوڵەتی دا ئەعتیماد و ئەعتیبارێکی سەرەکی هەیە ئایا ئێستا حکوومەتی عێراق ئەتوانێت دەست بەو ئارمانجەی خۆی بگە؟ خۆی بە بۆ چوونی من ئەوە شەڕێکی دەرونیە من زۆر جار ئاماژەم پێدایەوە کورد دەبێ لە دووشت ئێمە هەڵەمان کردو لە دووشت یەکەم ژووری دروستکردنی قەیرانمان نەبووە لە کوردستان و ژووری هەڵتەکانەوەی قەیرانیشمان نەبووە بەڕاستی کورد دەبواە دەمێک و لەسەر بابەتە ئیشی کردوایە ئەگەر لە بیرت بێ کە نووری مالیکی لەسا حکم بوو هەموو ڕۆژێ قەیرانێکی دروست دەکرد کەواتە پێت وایە تو بواگەری کە سەرکرداتی سیاسی کوردستان خاوەن سیاسەتێکی پراگماتی واقعی بوونانە نەبووە لە دەزانین چۆن ئێمە وەکو ئەگەر لێم قبولکەی بە شێوازێکی مەلەو ئەوروپیانە سیاستمان کرد لەگەڵ عقلێتێک ئێمە دەماویست ئەوان بکەینە دیموکراسی کە بە بۆچوونی من کورد لەوەدا زۆر ئاماژەم بەوەی کردەوە وەکو بڵێ بە جۆگەلە ئاوێک سەحرا ئاودەی ئێمە نەدەبواە هەوڵی ئەوە بدەین ئەوان عقلی ئەوان بکەینە عقلێکی دیموکراسیان هەبێت کە بە ئێمە ناکرێت بەداخەوە کە بە غەرب نەکرا بە ڕۆژاوە نەکرا بە کوردیش نەدەکرا کورد دەبواە ئەو ژوورانەی دروست کرد بە ژووری هەڵتەکانەوە خەیران ژووری بەڵام دکتۆر کورد حکوومەتی عێراق کورد اتفاقی ئەو حکوومەتی عێراق بە تایبەتی مالکی کورد اتفاقی چارقۆلی هەبوو پێنجقۆلی هەبوو لە دەستوری عێراق بێگومان بە تایبەتی مادەی 140 زۆر مادەی تر ئیشارەتی پێکراوە کورد دەنگی بووداوە هەنی ئەو هەمووی ئێمە دەبواە لە مفاوزاتی هەفتا بۆ 74 زۆر دەرس فێر بین کە عەرەب بە حەیاتی ساحێبی قسەی خۆی نیە و ناهێنێتە شوێنی خۆی نەکو لە عێراق لە هەموو وڵاتانی تر چونچی هەردەم ئۆباڵەکە دەهاوێتە سەرتوو سە نمونەیەک بۆ زۆر بەسی دێنەوە هەموو عێراقیەکان بەکاری دێنن ئێستا ئێرانیش بەکاری دێنێ دەڵێ کوردستان دەبێتە ئیسرائیلی دووەم باشەکە گەیمە ئیسرائیلی دووەمین بۆ ئەوەندە عاشقی ئێمە لەگەڵتان بژین ناڵێن کوردستان ئیسرائیلی دووەمە ئەی بۆ حەز دەکەن ئەو ئیسرائیلی دووەمە لە ناو عێراق بێتن کە ئەمە تەنیا لە فرێدانی قسە بۆ ناو شەقامی عەربی هیچی تر نییە و ئێمە دەبێت لە یەکشت مسۆگەر بین ئەو هەرایەکە ئێستا دەکرێت نەبوونی کارە لە عێراق نەبوونی باری داراییەکی بەهێزە لە عێراق خەڵک دەچێت دەبێتە حەشدی شعبی دەبێتە سەرباز لە پێناوی معاشێک کە زۆر بە ئاسانی بە فتوایەک ڕوو لە کوردستان دەکەن دەڵێن بە فتوایە کە زۆر خەتەرترە لەوەی کە نیزامێک جەیشێک ئاراستەی
نەتەوەیەشی با بڵێن ناو سنوورەکەی خۆی بکاتن فتووە وەکو کەمی کاجەکانی با بڵێن یابان دێتە بەرسایە من ئامادەی خۆی بکوژێ بەس بەوەی تو لە ناو باتن کەواتە ئەوەی ئێستا هەیە ئەوەی ئێستا کەمێ باسی واقعەکە بکەین ئەوەی لە بەغدادا گوزارێت ڕوونە کە بەغدا چیەوێت لە خەڵکی کوردستان وەکو ڕژیمەکانی پێشووی عێراق ئەوێ خەڵکی کوردستان ئابلوقا بدات ئەوێت ئەو شوێنە کە زۆر ستراتیژی و گرنگن کە ئەگاک عەبدوڕەحمان باسێکی دەست بەسەردا بگرێت بە هەر شێوەیەک بێت پێویستە سەرکردایەتی سیاسی کوردستان چی بکە؟ ئەگەر لە من بپرسی ئەوەی ئێستا لە دوای ڕەفەرەندوم دەبواە زووتر دەرەنجامی سربەخۆی ڕابگەێنرێت چونچ ئەگەر تو سربەخۆیش ڕابگەێنرێ هەروەکو ئێستت بەسەرداهات کە تو سربەخۆی ڕدەگەێنرێت دوو دەوڵەت بەسە تو دەست بە یاعتراف پێکردنت بکاتن تو تەمەشای ئەوە مەکە ئێران چی دەڵێ عێراق چی دەڵێ سووریا چی دەڵێتن تەمەشای ئەو دنیای دەرەوە بکاتن کە چۆن بەرگری لێ دەکات سە بۆ نمونا من پێش فترێک من لە دانیمارک بووم ئەو ڕۆژە مخابرەیە کە لە خەڵکی ئەڵمانیا دەپرسین کەناڵێکی ئەڵمانی بوو خەڵک هەمووی دەپرسێ باشە کورد چی کردووە بەس پرسیارێکی بەسیتی کردووە نەتەوەکەی خۆت خەڵکی کوردستان بە هەموو پێکاتەکان سربەخۆی دەوێ یان نا بەڵێ یان نەخێر لەسەر ئەوە دەبی سزا بدرێ کە خەڵک دەڵێ خەڵک وەکو دانیمارچی دەڵێم وەکو ئەلمانی دەڵێم چۆن دەبێت لەسەر ئەوە تو سزا بدرێ ئی باشە کە تووشی سربەخۆیش ڕ بگەینی هەر ئەوەندە بەسەردێتن بەڵێ دکتۆر عومەر عێراق لە ئێستادا زۆر باسیەوەکە کە ئەو ڕیفراندۆمە لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە پێچەوانەی بنامەکانی دەستوری عێراقا زۆر ئێستا باسی دەستور دەکرێت لە کاتێکە بێگومان هەرێمی کوردستانیش سەرنجیان لەسەرەوەیە کە لەلایەن عێراقەوە بەدەیان مادەی دەستوری پێشێل کراوە لە ئێستادا کردنە بیانووی دەستور تو چۆن لێکە دەیتەوە؟ پرسیارێک دێتە پێشەوە لێرە بۆ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و گەلی هەرێمی کوردستان بیریان لە پەنابردن بۆ ڕیفراندۆم کردەوە لەبەر ئەوەی لە ڕاستیدا ئەگەر سیر بکەین بە درێژایی مێژوو کورد بۆ داوای لامەرکەزیەتی کرد چونکە بەهۆی سیاست و دەوڵەتێکی مرکزی و مافەکانی پێشێل دەکرا دوای ئەوە ئەمیش چارەسەری کێشەکانی نەکردداوی ئۆتۆنۆمی کرد ئۆتۆنۆمیش دیسان چارەسەری کێشەکانی نەکرد بەرەو فیدرالی چوون ئێساش فیدرالیەت وەکو مۆدلێک بە حکومڕانیەتی لە چوارچێوەی دەوڵەتێکە شکستی هێناوە چێ وای کرد کە فیدرالیەت کە لە ناو دەستورا هەیە شکست بهێنێ بێگومان دەسەڵاتە ئیتیحادیەکان لە بەغدا حکوومەت و پەرلەمان هەندێک جاریش حتا سوڵتەی قەزایی لە دەرکردنی بڕیارەکانیان لە ڕاستیدا مەسەلەن عادیلانە یان میهەنیانە یان بابەتیانە نەبوون بەڵکو قەرارەکانی ئەویش بە سیاسی کراون بۆیە دەبینین کە ئەوەی بە پلەی یەکەم دەستوری پێشێل کردووە سڵتاتی ئیتیحادی بووە هەر بۆ نمونە مادەی نۆی دەستور قەدەغەی ئەوەی کردووە کە تۆ سوپا و هێزی چەکداری عراق بۆ ململانی سیاسی ناوخۆ بەکار بهێنی لەلایەکی ترەوە هەر مادەینۆ پێمان دەڵێ دەبێت سوپای عراق هاوسەنگی تیابێ نوێنەرایەتیشی ڕاستەقینەی پێکاتەکانی تێدا بێ ئێستا ڕادەی بەشداری کورد لە سوپای عراقدا گەیشتۆتە سەفر هیچی ئەگەیشتۆتە 100% و سوپای عراق و هێزە چەکدارەکانی عراق نەکەری کورد نەماون هیچ سونەش نەماون بە ئیمتیاز سوپایەکی مەذهبی لە عێراق دڵنیایی ئەمە پێشێلکردنی دەستورە و لیژنەیەک پێکات لە هەرێمی کوردستان بۆ دراستکردنی هەموو ئەو مادە و بڕگانەی کە سڵتاتی ئیتیحادی حکوومەت و پەرلەمان و سڵتەی قەزایی عراقی پێشێلی مادە و دەستورەکانی گرنگێتە پێشەوە کەواتە ئەو منزومە دیفاعیە لە ئێستا لە عێراقایە بە هەموو یەکەکانەوە بە هەموو پێکە بە حەشدی شعبیشەوە کە تو باسێکی ئەمە پێکاتەیەکی مەذهبی تونتڕەوە ئەبینین حەشدی شعبی چون لە دەوروبەری کەرکووک لە حەوی جەهاتون ئاڵای کوردستان نەسووتێنن فتوای دژی خەڵکی کوردستان دەدەن پێکاتەیەکی فرەی بەدەیان گڕۆپە هەرێک پەیوەستە بە مەرجەیەکە و حتا بە قسە یەکتریش ناکەن پێتوانیە ئەم پێکاتەیە لە سوپای سەردەمی سەدەمێکە خراپتر نەبێوەکەوە کە بوو بکرێت جە لە ڕاستیدا تۆ سەیریکە بە درێژایی مێژووی عراق قسەمان لەسەر دەستورە ئەم عراقە دوو جار دەستوری دائیمی هەبووە هەر دوو جاری لە سەردەمی ئیحتیلالە 1925 لە سەردەمی ئیحتیلالی بەریتانیا
2005 سەردەمی احتلالی ئەمریکایە دەنا لە مابینی ئەم دوو تاریخەیە هەمووی دەستوری کاتی بووە واتە ئەوەی کە ئێستا بڕیاریشیان لێداوە ئەو لە ڕاستیدا لە ناچاری بووە و هەر دەرفەتێکیان بۆ بێتە پێشەوە ئەم دەستورە بە شێوەیەک تعدیل دەکەنەوە کە ئەوەی کە لە ناو دەستوریشدا سەبار بە فیدرالیەت و شەراکەت و مافەکانی گەلی کوردستانە بە شێوەیەکی زۆرینە تعدیلی دەکەن کە ئەوەش ناهێڵێتەوە بۆیە ئەم سوپایە و منزومەی دیفاعی کە ئێستا هەیە نە تەوافقی تایە و نە بەرجەستەکەری ویست و ئیرادەی پێکاتەکانی عراقە بە تایبەتی هیگەلی هەرێمی کوردستان بەڵکو بپێچەوانەوە تۆ سەیری دروشمەکانیان بکە سەیری ئاڵا و ڕایەکانیان بکە بە ئیمتیاز مەزهەبیە و جگە لەوە کە هەمووشی خەتەرتر ئەوەیە کە دیسان مادەینەوە دەڵێ ئەم سوپایە ئەم هێزی چەکدارە لەبێ لەژێر ئەوامری سوڵتەی مەدەنی عراقی دابێ بەڵام ئەم هێزی چەکدارە لە ژێر دەسەڵاتی سوڵتەی مەدەنی عراقیشدا نیە بەڵکو ئەوامر لە جیهاتی خارجی و لە دەوڵەتانی ترەوە وەردەگرێ لە وڵاتێکی لەم شێوەیەدا قسەکردن لەسەر دەستور و لەسەر پێشێلکردنی دەستور بەڕاستی بە تایبەتی لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە کە ئێستا وەکو خۆی بە پارێزەری دەستور دەزانێت کە لە ئەساسە ئەو پێشێلکەری دەستورە و لەگەڵ ڕێزمدا شکۆی دەستوری عراقی نەهێشتووە. بەڵێ کاکی عەبدوڕەحمان کەواتە زۆر سەرنج هەیە لەسەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە وابزانم نزیکە لە 150 کۆی خاکی باشووری کوردستان پێک دێنێت. ئەکرێت بە کورتی باسی گرنگە ئەم ناوچانە بکەی بۆ کوردستان کە تاچان گرنگە ئەگەر باشووری کوردستان بەبێ ئەم ناوچانە هەنی هیچ گرنگێک دەبێت؟ من لە ڕاستیدا بۆەوەی لای هەموو هاوڵاتیەکی کوردستانی معلوم بێ لە سونگی چەند لێکۆڵینەوەیەکی جیۆستراتیژی عراقی ئەم ناوچانە دەخەمەڕوو. عراقیەکان پێیان وایە بە تایبەت با بڵێن ئەمە لە ماوەی 95 ساڵە ڕابردوو لە بریتانیەکانیشەوە ئەم ڕایانە وەرگرتووە پێیان وایە ئەم ناوچانە ناوچەی شادەماری بوونی وڵاتێکە بە ناوی کوردستانی باشوور چکە ئەم وشەی کوردستانی باشوورە وشەیەکی بریتانیەکان دایانتاشی و کاتی خۆیان لەسەر ئەوە کاریان کرد بۆیە هەر بریتانەکانش کاتی خۆی ڕێگر بوون لە بەردەم شێخ مەحموودی حەفید بۆی دابەزێت ناوچەی کەرکووک ڕزگار بکات و ڕێگر بوون لەوەی کە کوردستان هەژمونی لە دەرەوەی ناوچە شاخاوەکانە هەبێ. ئەم ناوچانە لە ڕووی جیۆستراتیژیوە چەندی سەکتەری گرنگی هەیە. یەکەم لە ڕووی ئەگە بین باسی جیۆ ئیکۆنۆمی بکەین ئەم ناوچانە تاقبا بڵێ ئەم ناوچانە دەتوانن بازاری نیشتیمانی ئابووری کوردستانی پێک بهێنن. لە ڕووی جیۆکەلتوریەوە باسی بکەین ئەم ناوچانە توانایان هەیە شوناسی کوردستانی بوونی کوردستان یەک بخەن چووکە سەرجەم بنیادی کۆمەڵایەتی کوردستانی لەم ناوچانە هەیە ئەی بەستێتەوە بە ناوچە شاخاوەکان سەرجەم نەتەوەکان و ئاین و ئاینزاکان لەم ناوچانە جێگیرن بۆیە بەبێ ئەم ناوچانە کوردستان بنیادی فرەیی خۆی لە دەستدەدا. لە ڕووی جیۆ ژیاری و حسابی بکەین ئەم ناوچانە کوردستان دەبەستنەوە بە ناوچەکانی وڵاتی شام و لەگەڵ وڵاتی با بڵێ وڵاتی میزۆبۆتامیا و بنیادی پەیوەندی ژیاری لەگەڵی دەبەستن. لە ڕووی جیۆ سەربازی و باسی بکەین خۆی ئەمەش ئێستا زۆر گرنگە ئەم ناوچانە قوڵایی با بڵێن قوڵایی بەرگری نیشتیمانی کوردستانی لەم ناوچانەوە دەست پێ دەکات بە تایبەت لە زنجیرە شاخی حەمرینەوە کە زنجیرە شاخێکە لە ڕووی جیۆسەربازیەوە زۆر گرنگە و ناوچەی جیاکەرەوەیە لەگەڵ دەشتایەکانی عراقی و بیابانەکانی عراق و ناوچەکانی کوردستان. ئەوانیش بۆیە کەواتە کاک عەبدوڕەحمان ببوورە ئەوەی دوێنێ شەو ڕوویدا لە دەوروبەری کەرکووک ئەو حێرسە ئەو حەماسەتەی کوردستانیان بە تایبەتی لە کەرکووک کە ژنی بەتەمەنە هاتە سەر شارە لە هەولێر و لە دووهۆک و لە سلێمانی خەڵک جۆشە خۆڕۆشە لەبەرەوە کەرکووک بپارێزرێ. ئەوەی ئێستا ئەو سیاسەتی سەرکرداتی سیاسی کوردستان لە بەرامبەر ئەو ناوچانە کە بە هیچ شێوەی تەنازل لە ناسنامە کوردستانی بوونەکەی ئەو ناوچانە ناکات و چون لێکە دەیتەوە. یەک بستەنازل پێویستە ستراتیجێکی نەگۆڕی پێداگیر بێمە زانیت چۆن یەک بستەنازلکردن لەسەر ئەو ناوچانە بڕیارە لەسەر مردن و نەمانی هەموو کوردستان. ئەمە باکو هەموو سیاسیەک و هەموو هاوڵات. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ دکتۆر عومەر کەواتە لەم چارچەوەیە تاچان گرنگە لە کوردستان لە باشووری کوردستان
کورد ئێدی ببێتە خاوەن ستراتیجیکی نەتەوەی ئەجندایەکی نەتەوەی نیشتیمانی هەبێ لە چارچەوەی هەموو هێزەکان پێکەوە تەعامل لەگەڵ واقع بکەن لەبەرەوە تەسەڕفی بەغدا سیاسەتەکانی بەغدا بەرامبەر کوردستان لە دژی ناسنامە و جوگرافیەکەیەتی تاچان گرنگی ئەمەش خاوەندەرێتی لەمە بکەن لە ڕاستیدا هەندێک خاڵی زۆر گرنگ هەیە لە چوارچێوەی دەوڵەتێکە کە فرەنەتەوە فرەمەسهەبە ئەو نەتەوەیەی کە بە بەرامبەر لەگەڵ نەتەوەی دەسەڵاتدار کەمینەیە لە بەردەمی دوو ڕێگادایە بۆمانەوە و بۆ دابینکردنی مافەکانی یا لە چوارچێوەی ئەو دەوڵەتەدا دەبێ هەوڵ و خەبات و تێکۆشانکە یان دەبێ هەوڵبدا جیابێتەوە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا گەلی هەرێمی کوردستان هەموو شێوازەکانی خەباتی شۆڕژگێڕی مەدەنی دیبلۆماسی گفتوگۆ ئەو دەستوری لەگەڵ دەسەڵاتدارانی بەغا تاقی کردوتەوە بەڵام وەڵامی ئەوان لە بەرامبەردا دوێنێ و پێرێزانیمان چییە لە ڕاستیدا بە زمانی چەک و هەڕەشەکردن و ئیتر کوشتن و بڕین وەڵام دەدەنەوە لەو حاڵەتەدا لە بەردەمی گەلی هەرێمی کوردستاندا چی دەمێنێتەوە ناچار ئەوەیە کە هەوڵ بدات کە لە جوگرافیای خۆیدا لەسەر بنەمای ئەوەی کە هەموو تایبەتمەندەتەکانی نەتەوەی تایە هەوڵداکیانێکی سیاسی سربەخۆی هەبێ بۆیە من پێم وایە دەبێت گفتوگۆش بکەین دەبێت لە ئێستا و لە ئایندەدا ئەگەر جاش ببینەوە هەوڵ دەین لەگەڵ جیرانەکانمان دەوڵەت مەسەلەن لەگەڵ بەغدا پەیوەندیشمان هەبێ بەڵام ئەوانە گفتوگۆ قبول ناکەن ئەوانە شەڕێکێکی ڕاستەقینەی تۆ قبول ناکەن ئەوانەی مافەکانی تووەکو گەلێکی سەرەکی لە وڵاتەیە پێت بەڕەوا نابینن و دابین ناکەنی تر چون تەعاملی گەلێ کەواتە ستراتیجی گەورە بە نسبەت نەتەوەی کورد و گەلی کوردستانەوە ئەوەیە کە دەبێ ئەم گەلە ئەم نەتەوەیە بچێتە ناو قوارەی سیاسی سربەخۆ و بچێتە ناو دەوڵەتی سربەخۆوە ستراتیژەکە دەبێ ئەمە بێ بۆ ئەمەش هەندێک خاڵی زۆر گرنگن یەکەمیان لە غائببوونی سەروەریدا یەکگرتووی سیاسی ناوخۆ زۆر گرنگە دوێنێ و پێرێ ئەوە سەلمێنرا کە شەقام و گەنج و پیر و ژن و لاوی هەرێمی کوردستان و گەلی کوردستان ئینتیمایان هەیە بۆ خاک ئینتیمایان هەیە بۆ نیشتیمان پەرۆشیان هەیە بۆ سربەخۆیی و ئامادەی قوربانیان تێدایە لە پێناوی پاراستنی خاچی خۆیان هەروەها لە ڕاستیدا دەرکەوت کە هێزی پێشمەرگەی کوردستان وەکو هێزی سەربازی ئامرازێکی هەرە گرنگە بۆ جێبەجێکردنی ئەم ستراتیژە دەبێت دەستی پێوە بگرێت کەواتە دکتۆر مەدحەت ئەوەی کە دکتۆر عومەری شوتی هێزی پێشمەرگەی کوردستان بە هەموو بوویر بچونە جیاوازەکان لە یەک سەنگەر شەڕەکە لە یەک سەنگەر بە ئیرادەیەکی توگمە شەڕەکە بەڵام پێشتریش باسی یەکگرتووی سەرکردایەتی سیاسی کوردستانمان کرد یەکگوتاری خەڵکی کوردستان ئەوەی لە شارە ئابینی گەلە ئیجار پارلەمانتارێک بەرپرسەی نازانم چی بە پێچەوانەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لێ دوانەدا تاچان گرنگە ئێستا ستراتیجیکی هاوبەشمان هەبێت لە هەموو ئاراستەکانە بۆ چونیەتی تەعاملکردن لەگەڵ واقع نەک تەنیا سیاستکردن نەک تەنیا سەربازی لە ڕووی ئێلامەوە لە هەموو ڕووەکانی ترەوە خۆی کە شەڕ بەرۆکی کوردستان دەگرێت بە بۆ چوونی من حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەند نەختێک هەنگاو بنێ ئەگەر ئێمە بمانەوێ ئەو هەنگاوانە یەک لەوانە با بڵێن کەناڵی ڕاگەیاندن بەعام هەموو کەناڵە ڕاگەیاندنەکان تو چۆن خەڵک دەورژێنی ئایا تو هەست و هزری نێتەوایەتی خەڵکی ئەو کوردستانە بە هەموو پێکاتەکان بەرز دەکەویان دەیڕوخێنی بەداخۆ من هەندێک کەناڵ هەیە سەیری ناکەم بڕیاریشمدا سەیری نەکەم چۆچی تەنیا خەریکی دروستکردنی بێهیوایی نامۆیی چاواشەکردنە کەواتە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان سنوورێک بۆ بەعام بە ڕاگەیاندندانێ دووش کە من دێم قسە دەکەم لێدوان دەدەم دەبێت لێ پێچینەوەم لەسەر هەبێ ئەوە من زۆر لە درۆژیاوم یەکێکم نبینیەوە دژی دەوڵەتی خۆی قسە بکە دژی نێتەوەی خۆی قسە بکە لە کاتی قەیرانەکاندا ینی لە ساڵانی هەشتاکان کە ئەحکام عورفی لە پۆڵۆنیا بوو کەس نەبوو دژی نێتەوەی خۆی قسە بکە کەس نەبوو دژی وڵاتی خۆی قسە بکە بۆ دەبی ئێمە دژی وڵاتی خۆمان قسە بکەین بەس ئاماژە بە خاڵێکی تریشدا اینجا پرسیارەکە دوکە ئەوەی کاک دکتۆر باسی کرد بە بۆ چوونی من ئەوەی دوێنێ و پێرێ لە کەرکک و لە دووسخورمات و لە تازە بینیمان ئەوە ڕێفەرەندومی دووەمی خەڵکی کوردستانە ئەگەر پێشمەرگە ئەو نەتەوەی لە پشت بێ بە حەماسەتەوە هاوکاری بکە دەبێت سیاسیەکان دوانەکەون حیزبە سیاسیەکان دوانەکەون دەوی لەگەڵ ئەو نەتەوەیە بەرەو پێشەوە بڕۆن نەوەکو تو
هێڵێکی بەرگری بە هێزت هەبێ بەڵێ دکتۆر هەر خۆت بە دۆڕان سەبارەت هەڵویستی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت ئەو سزایانەیە کە حکوومەتی بەغدا ئەیەوێ لەسەر هەرێمی کوردستان فەرز بکات. هەرێمی کوردستان خۆش دەزانی یەکێک لە بنەما ئەساسیەکانی دروستکردنی پەیوەندی سیاسی دیبلۆماسی لە سەراستی وڵاتان تاقەیە وزەیە. هەرێمی کوردستان خەوەن استراتیجێکی گرنگە لەم بارەیە. ئێستا هەرێمی کوردستان پێویستە چی بکات بۆی تەحەدی ئەو هەموو ئەو عقوبانەیە کە حکوومەتی عێراق ئەیەوێ لەسەر خەڵکی کوردستان فەرز بکات پێویستە لەمەیە چی بکات؟ بە بۆ چوونی من حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەو ئەغدا نەوتیانەی نەکرد بایە ڕەنگە ئێستا لە ڕووی سیاسیشەوە ئێمە نەختێ حاڵمان زۆر خراپتر و کە بەداخەوە هەندێک لە حیزبەکان زۆر دژی ئەو ئەغدانەشن بە تایبەتی ئەوەی کۆتایی کە لەگەڵ ڕوزنەوت و ئێستا گازپرۆم و ڕوزنەوت کە کراوە ئەمە خاصەنەوەی ڕوزنەوت حکوومەتی تورکیاش تێدا بەشدارە. تورکیا ناتوانانی لە ناکاو بڕیار بدا نەبێ نەغازی کوردستان بچێتە دەرەوە نەوتی کوردستان بچێتە دەرەوە سوشی ئەو تووشی کێشە دەبێت لەگەڵ رووسیا. بۆیە ئێمە خۆزگە ئەوەی کە ئێستا ئێمە ئەو نەوتی دێنێرین خۆزگە غاز باە غازەکە باە باشتر بوو سوی تەکلیفەی کەمترە و هەموو دنیاش بە تایبەتی ئەوروپاش زیاتر پێویستی بە غازە. ئەگە غازەکە زووتر دەربچوبای باشتر بوو ئێمە چەندی پەلە بکەین لە ناردنی غاز لە دەرهێنانی غاز دووقات ئێمە قازانز دەکەین لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیشەوە. بۆیە گرتنەوەی بۆڕی نەوت بە بۆ چۆنی من تورکیا ئەگەر ئەو بڕیارش بدا ناگاتە ماجێک بە تەوقعاتی من سوشی زەرەری یەکەم ئەو دەیکا ئێمە میلەتشی خۆراگرین لەبەر ئەوەی لە سەرەتای نوێتەکان ئێمە دوو گەمارۆمان لەسەر بوو کەس لە برسان نەمرد بەرگریشمان کرد ئێستش دەتوانین بەرگری. بەڵێ بێگومان بەڵێ کاکی عەبدوڕەحمان هەڵویستی هاوپەیمانان لە ئێستادا ئەوەی لە ئێلام باز دەکرێت بێگومان خلفل کەوالیسیش هەیە لە پێشپەردە سیاسەتێکی تریش هەیە ئەوەی دوێنێ ئەمریکا بە تایبەت کە هاتە سەرخەت حتا میوانێکی من لەمڕۆ لە هەواڵەکان ژەنەڕالێکی خانانشینی ئەمریکا بوو لە واشنگتن وتی ئەمریکا بە توندی هاتوتە سەرخەت حکوومەتی عەبادی ئاگادار کردوتەوە لەوەی بە هیچ شوێک نابێت هێز بە ئاڕاستەی هێرشکردنە سەر کەرکووک بجوڵێنێ. ئەم پشگیریە هاوپەیمانان چون لێکە دەیتەوە بۆ ڕەوشی ئێستای کوردستان ئەوەی کە هاوپەیمانان دەیکەن بە تایبەت با بڵێن ویلایەت با بڵێن ئەمریکا ئێمە دەزانین ئێستا لە عێراق لەژێر با بڵێن چوارچێوەی دژایەتیکردنی تیرۆر دەسەڵاتێکی نێودەوڵەتی هەیە و لەگەڵ ئەوەشە چەندین اتفاقیاتی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و لەگەڵ حکوومەتی عێراقیش هەیە. ئەو هەڵوێستەیە زۆر چاوەڕوان کراوە کەواتە پێت وایە ئەوان دەستبەرداری بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان نەبن؟ نەخێر ئەگەر بێت و حکوومەتی عەبادی زیاتر پەل بەهاوێژێ و زیاتر فشار دروست بکات ئەوان زیاتر دەداخۆل دەکەن. تاکو ئێستایش ئەگەر ئەوان دەستێوەردانێکی زۆریان نەکردووە لەبەر ئەوەی حکوومەتی عەبادی لای غەرب دەڵێ عێراقیەکان لای غەرب دەڵێن ئێمە ئەم فشارە دروست دەکەین بۆ ئەو چونکە ملەتی کورد ئەوان دەیانوێت حکوومەتی عەبادی دەوێت بە عالەم بڵێ بە جیهان بڵێ ملەتی کورد ڕازی نییە بە سیاساتی سەرکردایەتێکی ئەو دەیەوێت تێبگەێنێ کە بڵێ نیوەی ملەتی کورد لەگەڵی منە ینی عەبادی دەوێت بڵێ زۆرترین بەشی کورد لەگەڵ حکوومەتی مەرکەزیە. بەڵام ئەمە شتێکی ترە ئەوان بەم شێوازە تاکو ئێستا جۆری تەشویشیان دروست کردووە لە ناو ڕێی عامی عالەمی. پێدوانیە لە دوای بڕیاری دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ خستنە لیستی تەرۆری سوپای پاسدارانی ئێران بە تایبەتی باسەوە دەکێت کە حەشدی شعبی ئەزانی چۆن نزیکیانە لێ لەم سێ ڕۆژ چوار ڕۆژەی ڕابردووە سیاسەتەکەی بەغداد و زێگنەرم بۆ چۆن سێ چوار ڕۆژی ڕابردوو کاتێک هەموو جیهانبینیان ملەتی کورد بە جۆش و خڕۆشەوە چەکیان هەڵگرد و بڕیاری بەرگریاندا ئەنجا تێگەیشتن لەوەی کە ملەتی کورد بەرگری لە خۆی دەکا و هیچ ڕازی نییە لەسەر سیاساتی حکوومەتی عێراق هیچ متمانەی نییە بە هێزە ئەمنیەکانی عێراق و تێگەیشتن کە ئەو دەنگانی کە دەڵێن وانە ئەو دەنگە نەشازانی کە قسە دەکەن ئەوانە مجرد دەنگی نەشازن بەسراوە ناتەوە بە ئەجدایەکی دەرەکی تێگەیشتن کە دەستێوەردانێکی دەرەکی ڕاستەوخۆ هەیە لە دروستکردنی ئەم کێشەیە بە تایبەت هێنانی حەشدی شعبی و هەڕەشەکردن لەسەر کەرکووک و ڕەشەکردن لەسەر چەند ناوچەیەکی تر وەکو مەندەلی و وەکو شنگال و وەکو باکووری مووسڵ ئەو کاتە ئەمریکا بڕیاریدا کە یەک
ڕاگررتنی با بڵێن ڕێگا نەدا بە هێزی ئاسمانی عراقی تەداخل بکە دوو ڕێگا نەدا بە عملیاتی عسکەری بەرفراوان بکرێت هەرچەندە حکوومەتی عراقی ناوێرێ بە جەیش بە سوپای فەرمی ئەو کەواتە ئەمە شەرعیە دانێک نییە لەلایەن هەوپەیمانە بە تایبەتی ئەمریکا لە تەواجدی هێزی پێشمەرگی کوردستان لە کەرکوک طبعا بەڵێ سپاس بەڵێ دکتۆر عمەر کورد بە توندی شەڕی داعش کرد یەکێک بوو لە کاریگەرترین هێزی پەژای هێزی زەمینی ڕوبەڕووی داعش بوو بێگومان ئوسوڕەی داعش کوردی شکاند پێت وایە کورد لەم چارچوەیە لەم هەوڵانەیە بەشێک بوو لە تاکتیکی وڵاتانی زەرهێزی خاوەن نفوس لەم دەبەرە ئەن بۆتە بەشێک لە ستراتیجیاوان ئێدی ئەوان ئەم وڵاتە ئەم هەرێمە دەپارێزن بەڵێ لە جەنجی دەوڵەتانی دنیا دژی تیرۆر بەگشتی لە دوای 11 سپتەمبەرەوە دواتریش لە جەنجی دژی داعشا دەرکەوت کە گەلی هەرێمی کوردستان و قوارەی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵی شیاهێزی پێشمەرگەی کوردستان کاراکتەرێکی سەربازی دیبلۆماسی سیاسی ئەو تۆنکە توانیویانە لەنام ئەم جەنگەدا ڕۆڵێکی ئەو تۆ ببینن کە سەرنجام بێتە مایەی تێکشکانی سەربازی و کەواتە ئەمە تاکتیکەی بۆ کاتێک یان ئەمە بەشێکە لە ستراتیجی بەرژەوەندی هاوبەشی تیا بووە کوردیش بەرژەوەندی هەبووە کە لە بەشدڵێن کراون گەرنتی کراونەوە بەرژەوەندیان نەپێت وایە من پێم وایە ئێستا دەبینیم یەکەم کاتێک کە دەوڵەتانی زلهێز نەیان هێشت هەولێر لە جەنجی داعشا بکەوێ ئەمە یەشێک بوو لەو بەرهەمانەی کە کورد چنیەوە ئێستا کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ڕێگا نادات هێزی حەشدی شعبی بێتە ناو کەرکووکەوە بەشێکە لە چنینەوەی ئەو بەرهەمانەی کە لە ڕابردوودا پێڕەوی لە سیاسەتێکی دروست کردووە ئەگەر دەوڵەتانیش پێیان وا بووبێ کە چونکە دەوڵەتانی بەتایبەتی ئەمریکا و ئەوروپا زۆر ترسیان لە ڕژانی خوێنە و چەچی ئەوان دامی لۆجستیکی و مادی ئەوان لە بەرامبەر خوێنی ئێمەدا بەڵام کوردیش وا هەوڵی داوە کە ئەم خوێن ڕشتنەی ئێمە لە پێناو مادەدا نییە ئەم خوێن ڕشتنی ئێمە لە پێناو ئامانجی استراتیژیدایە لە پێناو سربەخۆییدایە لە پێناو لە دەستنەدانی ئەم دەستکەوتانەدایە لەسەر ئاستی ناوخۆ من دەمەوێت پرسیارت کرد قسە بکەم لێرە بەردواوە چۆن دەکرێت هەوڵ بدەین ئیسtisماری ئەم وەزع بکەین من پێم وایە لە داهاتوودا گرنگە پەرلەمانی کوردستان ئەوەی کە ئێستا ناوی ئەنجومەنی باڵای سیاسی لە هەرێمی کوردستان هەروەها بۆ دانوستاندن لەگەڵ بەغدا ئەمانە بەڕاستی بە یاسا بکە پرۆژەش لە بەردەمی پەرلەمانی کوردستانە هەوڵیش بدا لەوێوە حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە بۆتەی ئەم دەستگایانەدا کۆبکاتەوە ئاراستەی بکات و یەکگرتووی سیاسی بەردەستە بکە هەروەها سەبارەت بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو بەرنامەیە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ دەوڵەتانی ئەوروپا بۆ دووبارە ڕێخستنەوەی هەیکەلی و بوونیێویانەی پێشمەرگەیە پێویستە پەرەی پێ بدرێ هەروەها سیاسەتێک پێڕەو بکرێ بۆ ئەوەی چۆن وزەی هەرێمی کوردستان و ئەم ڕێککەوتنامانەی کە کراوە لە بواری سیاسی و دیبلۆماسیدا وەگەڕ دەخرێ بۆ پاڵپشتی لە هەرێمی کوردستان دەکرێت لە هەموو ئەم لایەنانەوە بەڕاستی ئێمە جوڵە بکەین لەسەر ئاستی دەرفەت نەبوو قسە لەسەر استراتیژەتی تازەی ترامپ کەین ئێمە باسی ئەگەر کاتمە باسیەوە شەکەین من ئەمەوێ پرسیارێک لە دکتۆر مەدحەت بکەم ئەویش حکوومەتی عێراق بێگومان نەک خۆی لە ناوخۆی ئەو هەموو بڕیارانە لە پەرلەمان دەرئەچن بە زۆرینەی سیاسی خۆیان لە دژی هەرێمی کوردستان حتا هانی وڵاتانی دەوروبەریش هەدا کە ئەوانی شەقوبەی هەرێمی کوردستان بدەن دەرگای سنووریەکان لەسەر هەرێمدا بخرێت ئەوەی لە دەواازەکانی ئێران ئەمڕۆ ڕوویدا پێویستە لەم چارچەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان چون تەعامل لەگەڵ لە مەلەفە بکە بە تایبەتی وڵاتانی دەوروبەر وڵا من بم هێشتا دەچمە دەروەی وڵاتانی دەروبەر سوشیەوەی ئێستا حکوومەتی عێراق دەیکا ڕێک وەکو ئەنفالە ئەنفال ینی یەک جینۆساید برسیکردن و ئیتر برسیکردن خۆی جینۆسایدا بەڵوازە داخستن خۆی جینۆسایدا دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لۆبی خۆی بەکاربێنێ لە ڕێگای دۆستانی کورد لە ڕێگای ئەو کوردانی کە لە دەروی وڵاتن شکایەت بکاتن لە محکمەی باڵێ نێونەتەوەیە لە هەر شوێنێکە کە ئەوە جینۆسایدە بەرامبەر بە نەتەوەیەک دەکرێتن بەرامبەر بە وڵاتانی دەرەوە خاصن وڵاتانی ئیقلیمی ئێمە لە کاتی پرۆسەی ڕێفەرەندوم نزیکەی 100,000 کورد دەنجی بە بەڵێ داوە باشە ئەگەر بێ داوای پاڵپشتی لە خەڵکی کوردستان بکەی
خەڵکی هەر چوار پارچەی کوردستان بێنە سەر شەقامەکانی وڵاتانی ئەوروپی ئەمریکی باوەڕ بکە ڕۆژانە ڕەنگە 2 ملیۆن کورد کۆ دەکەیەوە کە ئەوە گەورەترین چەکە کورد بتوانێت ئەو لۆبیە دروست بکاتن کاریگەری دەبێت لەسەر ئێران لەسەر عراق لەسەر تورکیاش و کاریگەری دەبی لەسەر ئەو وڵاتانش کە مووقیفی خۆیان بەرابەر ئێمە بگۆڕن سوشیەکە تو چاوەڕێ ئەوە بکەی بە دیالۆگ کێشەی خۆ لەگەڵ ئەو سێ وڵاتەی کە ساردەوری ئێمەیان گرتووە ئەوان مافی ئێمە بدەن 1000 ساڵی تریش بێ هەدەڵێن ئەنی کورد بەوە ئەتوانێت زەختی بکە بۆ نمونە لە وڵاتان لە کەرنەڤالی ڕیفراندۆمە بە دەیان هزار کورد لە ئەڵمانیا لە بەلجیکا لە نەروێج لە زۆر وڵاتی تر حتا لە ئەمریکا لە کەنەدا نەسەر سۆگەرم دەکرێت بە تایبەتی بە بەکارهێنانی دۆستی کورد لە وڵاتانە پێتوایە کورد دووسی هەیە بە بۆچۆنی من هەیە دووستەکانی ئێمە خۆمان ئێمە لە ئاستی بڕیاردان ئەتوانن دیدگای سیاسی وڵاتەکەیان بجوڵێن هەیە لەناو با بڵێن ناو ئەندامی پەرلەمانی ئەوروپای یەکگرتووە زۆر دۆستی کوردن بەڵێ خەڵکمان هەیە سەناتۆرە دۆستی کوردن بەڵام کێشەکە ئەوەیە تو کە لۆبی دروست دەکەی نابی لۆبیەکە بە حیزبی بکرێ بەڵێ یەکێک لەو سەرنجانە کە ئەو بە حەزبیکردنی ئاراستەی ڕەڤەندی کوردە لە دەرەوە بەڵێ کاک عەبدوڕەحمان ئەمێ باسی ئەوەش بکەین کورد بە شێوەیەکی دیموکراسی ممارەسەی مافێکی خۆی کرد کە ڕیفراندۆم بوو بریار لەسەرەوەدا چۆن بژی کێ چۆن لە وڵاتی خۆیان بژی پێویستە کورد لەمەیە چ ڕێگایەکی تری دیموکراسی ئاشتیانە بەکار بێنرێ کە زەختی بکرێ بۆ جوواکی نێودەوڵەتی وڵاتانی دەور و بەرتانەت بۆ عێراقیش کە تەقەبولی کورد بکەن تایەک و ئێستا ئەوەی من دەبینم استراتیژیەتی کوردستان زۆر بە وردی و زۆر بە عاقلانە و ژیرانە ئەنجام دەدرێت تەنانەت بۆتە نمونەیەک لە جیهاندا سیر دەکرێت و هەمووشی متابعی دەکات استراتیژیەتی عێراق ئێستا هەموو ڕێکارێک لە جەنگێکی سنووردار لە فشاری ئابووری لە زەختی هەرێمی سووریا و ئێران و تورکیا بەکاردێنێ یەک ئامانجەیە ئەویش ئەوەیە لە ناوخۆ خەڵک هان بدات دژی سەرکردایەتی خۆی و کەواتە پێدای ئەمە سەردەمی ئیمارەتەکانی کوردستان و نازانم چی بێ بە واستەی سوپای عوسمانی و سەفەی بتوانن ئەم شتانە لە ناو ئەوان ئەزانێتی ئەوان ناتوان لەشکر کێشی بکەن ئەوان تەنها دەیانەوێت بۆ جیهان بڵێن ئەمان لە ناو خۆیانە ناوکۆکن و لە یەک دەدەن و کێشیان هەیە لە ناو خۆیە و ئێمەش ئەگەر تەداخل بکەین تەداخل دەکەین بۆ نەسرەتی لایەنێک دژی لایەنێکی تر ئەمە سیاسەتی بەڵام کاک عەبدوڕەحمان لایەنە سەرەکیەکانی کوردستان هەمویان یەک دەنگن گوتارێکیان هەیە لەو ماوقفیان هەیە ڕیفراندۆم لە سەدانەوە و سێی دەنگی هێنا بوو بەزانیت چۆنە ئەوان لە بۆ ئەم سیاستیان بەکارهێنا بۆی ڕفراندۆم نەکرێ بەڵام ڕفراندۆم سەرکەوتنی بەدەستێنە ئێستا ئەم تەوقە دروست دەکەن بۆ ئەوەی ئەو هیوایانە هەیە بۆ ئەوەی لە ناوخۆیە کێشە دروست بێ ئەگەر ئێمە بە زووترین کات سەڵماندمان بۆیان کە ناوخۆی کوردستان زۆر بەهێز و بەتینە و هەرگیز بەم فشارانە بەم فشاری ئابووریە ئێمە کۆڵ نادەین ئەو کاتە هەموو سیاساتی عێراقی فەشەلی پێدێنێت چکە سیاساتێکی بەدیلی تری نییە ئەو پەڕی هەیەی جگەل لە سیاساتی فشارە دەیکە ئەو پەڕی سیاساتی تری هەبێ سیاساتی هێرشکردنە و ناتوانێت هێرش بکە بەڵێ ئێستا حکومەتی عێراقی کە چۆتە ئینادی و غروری ئەم غرورەی دەبینن ئێستا لەسەر ئیعلامە ئەوەیە کە دەیەوێت وەرەی کوردستان بڕوخێنێ ئەم غرورەی کە هەیەی تێک دەشکێ بەڵێ کاک عەبدوڕەحمان سپاس بنەمێ دوا سەرنجی کاک دکتۆر عومەر نوڕەدینی وەربگرم ئایا ئێستای کوردستان وەکو سەردەمی ڕابردوویە کە وڵاتانی دەوروبەر بتوانن تەعاملێکی وا لەگەڵ بکەن ئەزمونەکە بخەنە ژێر مەترسیەوە یان دەبێت هەر تەعامل لەگەڵ واقع لەگەڵ دیفاکتۆ بکەن لە ڕاستیدا وەکو جاران نییە کورد لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئیتر بە شێوەی جاران نییە کە بتوانن بە ئاسانی ئەجنداکانی خۆیدا بەسەردا بسەپێنن بەڵام دووشت دەڵێم یەکەمیان ئەوان لە ڕێگای بەکارهێنانی هێزی سەربازی و هەڕەشەکردن بە بەکارهێنانی هێزی سەربازی واتە بەرزکردنەوەی گۆچانەکە دایانەوێت بمان ترسێنن ئەم سیاسەتە لە ڕابردوودا شکستی هێناوە خاڵێکی تر ئەوەیە لە بەرامبەر گۆچانەکە یادایانەوێت بە شیرینی و جێزەرەکە ناوخۆمان شەقکەن دەبێ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ئامادە بێ بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک جارێکی تر ئامادە نەبێ بۆ دابەشبوون و شەقبوونێکی ناوخۆ
کە سەر بچێشێ بۆ حربی بەڵێ کەواتە بینەران بە پێ قسەکانی میوانەکانی مەبێ کە چاودێری وردی سیاسی کوردستانن یەک ڕێزی نیشتیمانی استراتیژیکی هاوبەشی نیشتیمانی یەکگرتووی هێزە لایەنە سیاسەکانی کورد هەمووی بە ئیرادەیەکی نەتەوەی تەعامل لەگەڵ واقع بکەن هەموو شتێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دەبێت ئەو هەموو تەحەدیانە خەڵکی کوردستان ئەو مەرحەلەش تێدەپەڕێنێ هیوادارم سەرنج بۆ لایەنی پەیوەندیداریشی گەیشت بێ تا دیدار خواتان لەگەر